سلااو ڕێستان لەبێت هاوڕێیان چۆن بە هیوام تەندروست باش بن. هاوڕێیان لە دیسێمبەر کۆمەڵێک زانیاری گرنگ و سەرنجڕاکێش و غەمگینیاندا پێم بەڕاستی وێنەیەشکەی ئەو خەباتەی کە پێ لە شاخ کراوە لایەن قیادەی کۆمەڵەی ڕەنزەرانی کوردستان ئەو قیادەی زۆرترین بانگەشەر و پێشکەوت خوازی و دژایەتی کۆنەپەرستی دەکرد. ببینن چ بێڕەوشتێک بوونە. دیارە ئینسان ناتوانێت شەتب لە مێژووی جوانی کۆمەڵی ڕەنزەران و هەزاران تێکۆشەری بدا. پێشدانیشی زۆر گەورەیە، کۆمەڵە حرەکەیەکی زۆر شۆڕژێر گەنجانە، جەماوەرەکەی و ڕێخستنەکانی نمونەی کەسی قارەمان و تێکۆشەر بوون. بەس بەشی زۆری قیادەکان نمونەی قیادەی درۆزن و ساختەچی و شەهوەت باز و درۆزن لەگەر ئەو بیر و باوەڕە بوون. یەک و دوو نینە. یانی هاوڕێیان من دوای ئەو بابەتەی کە لەسەر تیرۆری مەحێدین ڕەحیم و بەدەستی پاراستن و مەسعود بارزانی فازڵ میرانی ئەوانە کۆمەڵێک کەس پەیوەندیان پێکردن وتیان نەک ئەوە بەڵکو ئەوەش دوو برایت کەشی کوژرا. دیار ئاواڵ جوزەڵە هەمومان دەزانن لە نەوتەکان لە ململانی نێوانیەکێتی و ئێران و هەسک کوژرا و داوە لە تۆڵەی هەندێک ئەڵێن ئەو ئێچێتی کوشتیەوە و هەسک چوو تۆڵەی خۆی کردەوە و ئیتر کۆمەڵێک لەو کێشانەیە. بەڵام چیرۆکی کوشتنی براکەی نورەدین یعنی بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە لای من. نورەدینی برای گەنجێک دەبێت بەڵام بەر لەوەی بچمە سەر کوشتنی نورەدی من دەمەوێت هەر یەک سەرنجیت کەش بدەم. هاوڕێ ئەمە شتانە باز دەکەم دەزانین تازە ڕۆی وەکو تەلەفۆنێکم لە مستەفا چاوەڕێش کردێت چۆن ئەو مەڵاباتتان ببیراتەوە. ئەوە تاریخە دەبێت تۆمار بکرێت. دوو ئێمە ئەگەر ئەو مێژە کۆنە نێنە بەرسایی خۆمان قیادەی ئێستا ئەو قیادانەی کە باڵادەستن تێنەگەن کە ئەو ئەوەلوونەوەکانیان دەبتە شەرمەزاری و خۆیان بەردەوام دەبن. بۆیە دەبێ مێژووی هەر هەموو سەرکردەکانی کۆن هەڵبدرێتەوە، ڕحمیان پێ نەکرێت کە تاوانی و تێنەگەن مادام لە شاخ بوونە لە قۆناغێکی شۆڕژێڕی بوونەوە ئیتر تاوانەکانیان تەپس دەبێ یعنی قەپات دەبێ. نا دێنە سەری ئەوە تاریخە، بەڵام بە پێی لێکدانەوەی سەردەمی خۆی دەبی لێک بدرێتەوە. بەڵام دێشت بێ شەرەفیات و خەڵک بکوژیرە پێناوی خێزانەکەی جوانە. یعنی ئەوە زۆر بێ شەرەفیە، ینی ئەوە الفوبایە، ئەوە نییە بڵێ. ئەوە خاڵی جەوهەری ئێمەیە کە ئەو دەنگ کە ئەو ڤیدیۆی تۆمار دەکەین. ئەو سەرکردانە هەمویان بەوانەی ئێستاش بزان کە تاوان ئەو ڕۆ دەکەن خۆیان پێ ئەنترە و باڵا دەستە و دەزانن دنیا شەو ڕۆژەکە نەوەکانیان شەرمەزار دەکەین. ئێمە بزانەوەی ئەو ڕۆ دەیکەن ئەوەی دوێنێ کردوتانە سبەی دێتەوە ڕێی خۆتان و ناوەکانتان و مێژووتان لەکەدار دەبێت و مێژوویەکی پڕلەقینتان دەبێت. ڕەنگی خەڵکی تێکۆشەر هەبوو بەڵام تاوانە. ینی مەسەڵەن ماندێلا بەنمونە گیڤارە هەرچێکی کردبی کە تاوانێکی کردبی دەدرێتە مەحکەمە. یعنی ئەوە نییە وەڵی کاکەم لە شاخ بۆ لە کوردستان تا ئێستا 31 ساڵە هەرچی دەیکەن لە شاخ بووە کۆنە پێشمەرگە بووە کوورە هەردوو چاوی دەرێ کە جەریمەی کرد دەبی بدرێتە دادگاوە نییە بڵێ وەڵی ئەوە کۆن زۆر ئەوە بووە دەبی لێ بردرێ. نا دادگا دەبی لە هەمووان بی. ئەگە دادگای ئەو ڕۆی ئەو قیادانەمان پێ ناکرد بەس خۆ پێمان دەکرێتن. هاوڕێیان ئێمە دادگای تاریخیان بکەین، ڕستویان بکەین لە ناو مێژوو کەوەیشی ئێمە لەنەوەکانی داهاتوش بەجی بێلین کە ئەو قیادەیەی کە لە شاخ بووە چیان لە بەرامبەر یەک کردیە، چۆن تاوانیان بەرامبەر ئەو گوندانە کردیە، چۆن دەزرێژی سکسیان بەسەر ئەو ژنی جوان و زڵم و ستەمیان لەوانە کردیە بەقەت ئاغاکان. بۆیە لەو ڕوانگەوەمە باز دەکەین هەر هەمووان ومن تحدا دەکەم یەکێک خەبەری هەر حزب و ڕێکخراوەکی دابتە من ئەم باسم نەکرد بێت بەبێچنە. هاوڕێیان من تەلەفۆنێک لەگە مستەفا چاوەڕەش کرا کۆمەڵێک پرسیارم ئەو دەمی تازە ئەو لینکانم بۆ هاتبوو. بەڕاستی دوو برادەر
لێیان نردم لە گەرمەی خوێندنەوەی بووم تەلەفۆنەکە ئەم تەلەفۆنم پێشتر لەوە کردبوو ئەو دیار بوو کردیەوە نەیزانێ منم نەیزانێ من بەس بەڕێزەوە قسەی کرد و قسەی خۆی کرد پێشم گوتوە قسەکە تەزی دەکرێت هاورێ من پرسیاریشم لێ کردەوە بەڵام ینی پێشمەگەیشی دێرین هەیە ماوەیەک پێشمەگەی دێرین ویا تەسلیم بەوە بەهەرحاڵ لە ئەڵمانیایە ئەڵێ مستەفا چاوڕەش لە هەشتاکان منی نارتۆ ژنێژی بگوژم گویا پیاوی ژنی مخابەرات و سەربەدایری ئەم بۆ دوای دەرکەوتی هەمووی درۆ بووە و چیرۆژی کوشتنەکەی زۆر مەساتە زۆر ئەمنی ئەزیەتدا ینی قەت لە بیرم ناچی بەخۆشی دەڵێت تا ئێستاکە شەوانە دێتەوە خەونم بە پێی قسەی خۆی کە ژنێک بووە و لە بەردەرگات چاوەڕێی کردیە و کە هاتە دەرێزانیتی دەیکوژیتن و هەراتیە و گریایە و ئەویش هەر ڕحمی پێ نەکردی و منداڵەشی لە باوەش بە کەتێر مەغزانەکەی خۆی لێ بەتاڵ کرد و خوێن بەر فسقی کردیە بە دەم و چاوی مناڵە بچووکەکەی باوەشی کردیە دەرێ دوای دو سێ ساڵ دەزانیم ئەوە مۆزوع هیچ ڕەبتی بە مخابرات نەبوو علاقەی لەگەر مستەفا چاوڕەش نەبووە ئەلەوە دەبی من پرسیارم لێ کردو ئەڵێ ڕازنی ناوی ژنەکەم پێ بڵێ بە هیوام ئەو برادەرەی ئەڵمانیا مەلۆشی دەنێرم ئەو دەنگە ئەگەر بە خۆشی نەبوو با بێتە دەنگ ئەوڕێیان ناکرێت تا سەر ئەتا دەمرن مەزە مستەفا چاوڕەش ئەو ڕۆ زیندیە دەبی ئەو ڕۆ ڕەخنەی لێ بژیرێ کە مرد دوای دەڵێن درۆیە ئێستا من هەر قسەیەکە سەنەر شیوام کەم ڕەنگ خەڵکێک برێت لۆ وەختی خۆی نەتکرد ئێمە چ بکەم ئێستا خەبەر دەرایتە من هەندێک شتەیە ئافرین لەو کەسێتە ئەوە شاهید هەیانەکان کەسانی تاوانبار تۆمەت لێکراو باوا بڵین تۆمەتبار لە زیندون قسەیان لەسە بکەن پرسیاریان لێ بکەن بە ئەوانش ڕوونکردنەوە خۆیان بدەن کاکە خۆمەرز نییە قسانەی دەگاتە ئێمە یان یەکێک شتێک دەخوێنەوە سەتا سەد ڕاستە دەبی هەموو کادۆکو دادوەرگێ لە هەردوو لار ڕابژیرێتن من لەو ڕوانگە هەوڵمدایە هاوڕێیان کاک کەریم عەبدوڵڵا معرف کەریم عەبدوڵڵا بە فۆنتی لاتینی بنووسین پێشمەگەیەکە ئەڵەیە لە 23 تەمموزی 21 بابەتە چی نووسی لە ئەکاونتەکەی خۆی لە فەیسبوک خۆی لە فەیسبوک ناوی کەریم عەبدوڵڵایە بەڵام پێشتر لە بنەوە دەنووسی کەریم عەبدوڵڵا معرف ئەوە ئەڵێ مستەفا چاوڕەش دووبارە دەکە سەرۆکی یەکەی بە لیوای هەفتای ئێستا کە ئەمن دەبێ بڵێ ماوڕێیان ڕەنگی ئەو دێرەم نەگوت بێت ینی مستەفا چاوڕەش لەو ململانەیەوان لاهوری ئەو موقفەکی زۆر جوانی هەبووە دەبێ ئینسان ڕێز بگرێ ڕێز چی ینی موقفەکی جوانی بە خۆی تۆ مارکردن نەبوویتە بەشێک لاپەڕێژی بووە پاڤل داوای هێزی لێکردی و گوتی لیوای هەفتای تەدەخولی ململانەکان نییە ئەوە لیوای هێزی پێشمەرگەی بۆ بەرامبەر دوژمن نەیکردێت شتێکی جوانە دەستی خۆش بیت وەک شێخ جەعفەر و وەکو ئاسۆ ئەڵمانی و ئەوانە ئەو دەورە خراپەی نەدیتیە بەڵام من حەقم نییە لەسەر ئەو موقفی ئەو باشە و بڕواژ ناکەم ئەو کەسانەی ئەو زانیاریانیاندا بتە من لە پاڤێل نزیک بنەوەکو ئینتقامێک دەی بکەنەوە من لەو ڕوانگەم نییە لەو ڕوانگەمە با مستەفا چاوڕەش بۆ خۆی وەڵام بداتەوە تاش بە خۆی لە زیندیە ئەو کاک کەریم عەبدوڵڵایە کە وەکو پێشمەرگەیەک خۆی دەناسێنی لە 23 تەمموز لە ئەکاونتەکەی خۆی دەڵێ بە بڕیاری مستەفا چاوڕەش کابرایەکی کاسبکار کە کێشەیەکی کۆمەڵایەتی خێزانی خۆی لەگەڵی هەبووە دوو پێشمەگە دەنێرتەوە سلێمانی کە کاری ئەمباڵی دەکاتن ئەسپێکی هەیە وێنەکەی هەیە ئەسپێکی هەیە کاری نەوتفرۆشی دەکاتن ئەوەتە بە ئەوە بێن ناوی مام سەعیدە مام سەعید سێ منداڵی لە ملە ئەوە ئەسپ و ئاوەکەیەتی بۆ ئەوەی ئەوە بی ئەلێ دوو پێشمەگەی نارتۆ گوتی بڕۆنەوە خائینە و زۆر خەتەرە وایە و خۆی لەو دیکۆرە پیشاندا ئەگەنا کەسێکی خەتەرە لە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد وەڵا دوو پێشمەگەی نەکبەتیش چوونە دایتانە بەرفی شەش سێ منداڵەکەشەوە بۆ کێشەیەکی کۆمەڵایەتی خۆی هەیە وەک دەڵێن من بۆ خۆتان گوێ لە دەنگتەی مستەفا چاوڕەش ڕابگرن دوای ئەوە بی هاوڕێیان بەڵام ئەوی لای من جێگای سەیرە خاڵەش کێیە نورەدین وەکو گوتم برای محەیدین ڕەحیم و هەواڵ جوجەڵەی پێدەگۆتری تاوان هەواڵ جوجەڵەش وەکو گوتمان حسک بوو لەگە ئێران پەیوەندی هەبوو یەکێتی ناو سلێمانی کوشتی و دوای ئەوەیەکێ حسک لە تۆڵەی هەندێک چونکە ئەو کەسەیان کوشتەوە کە هەواڵ جوجەڵەی کوشت بوو ئەڵێ نەترافیان پێکردی و لۆیان نارتەوە بەڵام ینی من وێنەی ئەو پێشمەرگێش لامە
هەرچەندە هەوڵ دەدەم بیخەمە ناو ئەو ڤیدیۆیەش ئێستا کە تۆماری دەکەم بیخەمە ناو ئەو ڤیدیۆیەش ڕاوەستم ئەوەتە نورەدین پێشمەرگەیەک ئەوەش گۆڕەکەیتی موالیت 55 بووە لە 80 کوژرا لە 12 بە ناوی خائین کوژرا بەس چۆرۆکەی زۆر جێگای سەیرە مستەفا چاوەڕۆژ نکۆڵی ناکە دەرێت لیژنەیەک بوون داممان کردیە سەر بە دایرەی ئەمن بوو بەس من چیرۆکەتان دجەرمە خۆتان بڕیان بدەن ئەو پێشمەرگە بووە لە کاتی هاتنی وەخت خۆی مامەڕیشە دا ڕووسی گرتیە حکوومەتی عێراق لە دویان چۆ بەهەرحاڵ گولە بە تەسلیمی هێزی قەرەداغی کردیە هێزی قەرەداغیش کەتینە بەر دوو فرۆکەی هەلیکۆپتەر کۆمەڵک شەهیدیاندایە و کۆمەڵک برینداریاندایە بە فرۆکە دیارە لە هەشتاکان فرۆکە کارەسات بووە هەلیکۆپتەر ئیتر 8 شەهید و 15 برینداریاندایە لە 30 پێشمەرگەی یەکێک لەوانە ئەو نورەدینە نەکبەتە بووە پێشمەرگە بووە ڕەوانی ئەوە لە مانجی هەژ ڕوویدا ئەزام هەشتی وایە بەروارەکەی تاعەن هاوڕێ بەهێزیش ئەویش پێشمەرگەیەکی کۆنا ئەلینکی ویشیان بۆ ناردم هاوڕێ بەهێز کە باسی کردیە لە 2012 21 لە ئەکاونتەکەی خۆی بە فۆنتی سۆرانی کوردی نووسیتی یعنی ئەکاونتەکەی ئەوی دەوێ بگەڕێ ئیویشیان بۆ ناردیمە دەرێ ئەوە بووە هەشتە شوایە کۆمەڵک پێشێک لەوان ئەوە بووە ینی لە مانجی هەشت بریندار بووە لە مانجی 12 هاتیتەوە برینداری ڕەوانی ئێرانیان کردیەوە ئیلاج کرایە چەند مانگێک بۆ پێشمەرگە بووە یەکسەر بە بریندار بووە وترن هاتەوە کە هاتیتەوە ژنەکەی هاتەکنی ژنەکەی ژنێکی زۆر جوان و سەرنجڕاکێش بووە ئەوەی بە من گوترە بەهۆی جوانی ژنەکەی تۆمەتیان لە ئەو کوڕە دروست کردیە چکو متەزارب لەگە قسەکانی مستەفا چاوڕەشەیە کە ئێستا دەنگەتان لۆ لێدە هاوڕێیان متەزارب پێیە دەبێ مستەفا چاوڕەش شێخ جەعفەر مام ڕۆستەم کە لەوێ بوونە ئەو سێ ڕوونکردنەوەی خۆیان بدەن ئەو مامۆستا جەعفەریش باز دەکرێت شەید ئازاد هەورامی شەهید کردیە کە من بخۆم بڕوا ناکەم شەید ئازاد هەورامی هەڵەی گەورەی وای کردی ئەو تاریخەی باسی لێ دەکەن ینی بەڕاستی هاوڕێیان ئەو کوڕە پێشمەرگە بووە ژنەکەی هاتەکنی 2-3 سەعات لەکنی بە بەپێی ئەو سەرچاوانەی باس کرایە و لە بۆ منیان تەلەفۆنم کردیە بە دواتچوونم لە ئەو کەیسە کردیە لە خەڵکی ناوچەکەی یعنی بەڕاستی لە خەڵکی ناوچەکە لەو دوو بابەتە هیچم نەدی گوندەشکە لەم شارەزای منتیقە نەبووە و تازە بە برینداری هاتیتەوە و ژنەکەی تازە هاتەکەنی چەند سەعاتەکە لەو هەمووی ئەویان ڕەوان کردیە لە ڕۆژی پاشتر هاتەوە لە بەرچاوی خەڵک وەرەقەشیان لە ناو جیرفانی دەرهینایە مستەفا چاوڕەشیش باز دەکەن کە گوایە ئەمنەک جوابی لۆ ناردیە و نامەی بۆ ناردیە بیکوژن ئەو مەسئولانەمان بۆ کوژن بەس پرسیارەکە لێرەدایە باشە لۆ لە 20 پێشمەرگەی بەس ئەوەی دەنێرن کە خەڵکی منتیقەنیانی ئەو جێ پرسیارەشی گەورەیە دەبی لێک بدرێتەوە دوو ئەوە ژنی هاتیە لۆ ئەوەتان ڕەوان کرد لە چەند کاتژمێری یەکەمە کە ئێستان مەسەڵەن شەوێک لەگە خێزانەکەی خۆی نەبووە سێ بریندار بووە ئەگەر مستەفا چاوڕەش دەڵێ جارێک هاتیە ئەمە ڕەوانم کردەوە زاری دوم خەڵکی گوندەکە ئەوەی کردێ بەس ڕاست نییە ئەوە بریندار بووە پێشمەرگە بووە دوای 5 مانجی هاتیتەوە هەنی پرسیارێکی گەورە دروست دەکاتن وەڵە لۆ سبێنێ لە گوندەکەی بە ئەمری قیادە گولە باران دەکرێت باشە باش بە جددیمە یعنی دوای 2 هەفتە خێزانەکەش ڕەوان دەکرێت تاوان خێزانەکەشی دوای ئەو دەکوژێتن من نازانم چێ کوشتی خێزانەکەی بەس بەڕاستی جێگای تەئەسوفە یعنی ئەو پێشمەرگەوەرە لێ کۆڵینەوە بکەن پیاوی ئەمن بووە با بێن مام ڕۆستەم شێخ جەعفەر دەمدەگەی مستەفا چاوڕەش و مامۆستا جەعفەریش دەڵێن بەشدار بووە لەو ئەوەی بە پێی قسەی مستەفا چاوڕەش هاوڕێیان جێبدن ناو قادر نادر لو رحت شي تلفون لك كاك مصطفى
باشی کاک مستەفا پرسیارێکی ڕۆژنامەگەریمان هەبوو دەمانەوێت بەر لەوەی دەست پێکەوە کارێکی ڕۆژنامەگەری دوای ئەو پلەی شتەکەی جەنابەت تۆمەتبار کرێ بەوەی لە ساڵی هەشتایەوە وەزانم لە گوندی قازیفانەیە برای گوندی قازیفانە هەبووە وەنیا؟ بەڵێ برای میحەیدین ڕەحیمت کوشتیە بەوەی کە تۆمەتی جاسووسی هەبووە ئایا هیچ بەڵگەیەکتان هەبووە لەسەر ئەوە یعنی ئەو بڕیارە چۆن دەرچووە؟ ئەو دەنگە تەزیلە ها دوای ئەو کارش ڕۆژنامەگەری من لەگەر یعنی وەکو ئەمانەتەکی مێژووی ئەخلاقی پێ دەڵێم بۆ ئەوەی بزانێنی بڵاو دەکەمەوە ئیتر ئەوە ڕووداوی مێژووین ئەمن بۆ خۆم دەرچی مێژووم و ئەو شتانە تۆمار دەکەم لە مێژوو زەکاتە کاتەوەی ساپەوە پیادە هەبوو سەرکردایەتی هەبوو باشی وە کەشتێ بۆ باش خۆی کە خۆی ئاپراتی کردووە خۆ ئەو کاتێک کە دەوێت بووە ئەو کاتە مامۆستا جعفەر دەوێت بۆ کەندانی سەرکردایەتی بووە ئێمە دەوێت بووین کە ئەو فتوەیە کە کابرا کە هاتۆ من ناسیە ماسۆنی وەکو برامە بۆ کڕە وتیان ئەتو وەختی خۆی کۆن پێشمەرگە بووی لای برا ماڵی باوکی محەممەد ڕەحیم نانە محەممەد ڕەحیم پێشەوەی برای ئەوە محەممەد ڕەحیم وەختی خۆی کردن تۆستی شۆڕش دوای ئەوەی کە من وازبێنەوە هاتوانی هەر ڕەفیقم بوو دوای ئەو بوو بەندانی بوو کاتێک ئەوەی کە پێڵێن هەماڵ جەمە بەڵێ بەڵێ ئەزانم دوای ئەو برای ئەو بوو ئەزانم کە هاتشوی بەڵێ شوەیەکە کاردار من ئیزنمدا جارێک ئیزنمدا وتم بڕۆ لەوانی ئەوانە و جارێک هیچ بە جێوە هات بوانێ بەڵێ خەڵکیەکە هاتن ئیخباریان کرد بەڵێ ئیخباریان کرد دوای ئەوە کە لێ بوو بڕیاری ئەو شۆڕشوانە بڕیاردا هەر ئەو کاتەشە کەسێ جاسوسی کردایە بەسەر پێشمەرگەوە بەسەر کەسێکەوە ئەو ئیجاعاتەی لەگەڵەکەدا اینا خۆ مەحاکم و ئەو کاتە ئەو جۆرە شتانە نەبوو نەدەنگ دەگەیشتە سەرکردایەتی بەڵام ئەو کاتێک کە بوو کۆمەڵی خەڵکی لە مەسئولەکان دەوێت کۆمەڵێ لەو برادرانە بووین ئەو ئیجاعاتە کراوە وەختی خۆی بۆ من ئێمەش نەکوژراوە بە بڕیار کراوە یعنی لای تو لە قەرەداغ لە هەرێمی تو نەکوژرایە لە بەردەستی کۆمەڵێک پێش ئەزانم بە بڕیاری ئێوە نەکوژراوە مەسەن تۆ بڕیارە داوێت شێخ جەعفەر کوشتبی؟ نا بەو شێوە نییە بەڵام هەموو بڕیارماندەوە بیش نەبووین ئازا دەورانی بووە من بووم ئەو بۆ مەسەلەکەەوە نییە ئێستا تۆ شتێ بڵاوکرێتوانەوە دەڵێنێت زۆر لەو بابەتانە کرات وایە خەڵکی خاینە کەسێک خیانەتی کردبێت لە پێشمەرگەی چاکی لەگەڵ کراوە باشە کاک مستەفا فرسەتەشی باشە ئەی تۆ تۆمەتبار دەکرێت بەوەی کە وەختی خۆی پێشمەرگەیەک نادووە ئافرەتێکی کوشتووە لە کاتێکدا ئەو ئافرەتە هیچ خیانەتی نەکردووە پێ دەکاتوە ئەو چیە ئافرەتە من نازانم بەس تۆ هیچ پێشمەرگەیەک ئێستا لە ئەڵمانیایە پێشمەرگەکە لە ئەڵمانیایە ئێستاکە ئەو لە چەند شوێنە گوتی کاک مستەفا چاوەڕەش منی نادە تۆ ژنێک بکوژم لە کاتێکە ئەو ژنە هیچ پەیوەندی بە مخابرات و ئەمنەوە نەبوو نەشتیوان کردووە درۆژەکە کەسێکە بابێت لێ ڕشکاتی لێ بکە نا من وەکو پرسیارێکی مێژوویە بۆ ئێمە زۆر گرنگە ئاخر بە چاوی تۆ بە شەرەفم ناچێکە بەنگەت بەخاینمایم دنیا ئازانم بەڵام بلە مەسەبی ئەوە ئەسڵ ئەساسی نەواز ناکە ئەو حەمباڵەی بە تەمەن بووە ئێستا من بابەتەکان بۆ ناردم پێشمەرگەیەکی کۆن بە ناوی کەریم حەمباڵێکە بووە پێشمەرگەیەک بە ناوی کەریم عەبدوڵڵا نووسیوێتی وتیتی مام وەڵی من ئێستا تێکستەکەم ئێستا دەخوێندەوە دەمویست قسە لەگەڵ بکەم کە لە وەختی هیچ حەمباڵتان نەکوشتووە لەبەر بەڵێ بخوایە قەوس کاک مستەفا ئێستاکە بەس بسمە ناو فەیسبوک دەبینمەوە حەمباڵێک کوژراوە لەسەر ئەوە یعنی تۆ هیچ ینی خۆ بە من دەزانی لە شۆڕش غەڵەت مام ڕەسوڵێک بووە بەڵێ
مام رسول أي سب كاك مصطفى تخيك بسياري كوتايز بداخو دنكي بري هاوري أنا أوا بيوندي تلفونك نيوان منو مسؤولي لواي حفتاي يشتين اجتماعي مصطفى تصاورشة من زي بسيارة على خلشي قنت هاتون كتي من أوابو خلشي قندكو أو قندي كباسي كرت وأو بيشمرقاني كبيسي بيشمرقابونا لوين دربونا بزيد يلم كأو كرا نور الدين بيشمرقابوا وبريندار بوا ولا إيران بوا ببرينداري روان كرادا بينز مان كاتي توا خزانقي هاتيا من ناس منعو هندي وردكاري تروا جوانية وكريز قرتن لو خانما كسند أي شيء عنكوش فلام غدر زور لو أنا كده راس ناكا كاك مصطفى بينز مان بو أو كرا بريندار بوا أو نهوا خلشي قنت بيا عنقوت بيتن نعم أجا خلشي قنت بيا عنقوت بمخابراتها وشتيكا بلام أو كواب شان دا زارك من روانم كرتو زار شاتستا قنت أو بو بلام نا بريندار بوا ومن أول لو هندي ما باب بتباس خاص وأو مسؤول كونان الشاخ باب بين قصر كان من أو يمزان مع رستم بوا شيخ زعفر بوا بمن يانقول شيخ زعفر كشتي نازانم إيت الراس نيا بهرحال بلام بالي كورنيو بكري كومالك خلق شاهد هيا خلشي قند أو قندبون لبرت لنزيق قبستانا كشتانا وهاوري بهيز بعضك بيش مرقي شي كوم بوا بزام والله نسيبو نيران أوزام ناوي هاوري بهيزا أو لدوي دوازة لقاو بابتي كاك ربواري كستام ديما سري باز دكاتن بس بسر بي باز دكاتن بهيوام هاوري بهيز بيوندين بيبكا ومن حولم دا براسي تلفونكين بيدا نبو يتر قصة لقال أوانا همو دكمو أو الردا ولا من جرينجا دبر إذا زام صدان ردا يوار ردا ودو بعو درجة بكرت ولو مسؤولانة تبجن تاوان كون دبي نافوت هاوري أن هل ألي ردا هاوري بهيس وكب أو بيش مجيش ديرين خوي قرداغ بعض دكاتن ناو نسينا كي لبش يازديد وازديد سند لبو منا درا والله سرنا أوموبيلية وازم يازديان دوازديتي كبفونتي سورانية بعض تشورك تشزور كارسات تردكا بدستين الشروع مصطفى تصاورش كرايا بهيوا من الشروع روي بلا مصطفى تصاورش معه بابي بيت خط هاوري من أو تشروكم زور دميكا جيري بوا لا كردستان بوست هاوري كاوا سوريا كردش روشرات لزاري هي من الشاعر وباسكا حتى وابعزك كببرياري زلال طالباني وابزام أو رداويتو أقنا همان رداوة كتسكرك حزي يكتريدا كان قيادي كومرة تسليمي بنا مالقاني عندكاتو نبرت ساري قندكيش لبرت نزيك قيادي كومرة أوليوي وابازك بناي كاوا سوري لكردستان بوست هي لزاري هي من شاعر ده كمان كاوسور ديناسم ده تاك لقال معمول بيش ما جيش كوني كوملا يكساني كردستان يعني وني الناس نعرف بينوسيبي لزاري هي من شاعر وبازك على زور دندانه وتربونش زوري ناو خلق درس كتب بو مرزي وابازك فراسنجاوي تربو وتي استقالة دمون عزام تسكو برياري نشيروان وزارة طلباني بوا دو كتسكرك حزر يكتر دكان راد استبنا مالغاني عندك ريتو ده كوجنا ولا قيادي كوملا نازم اويان من نقاشتي برايم افندي كبيش ماجيش كوم بيروريكان نسي اوش باسي كديا وتينا بوشي ونبو او لير نسرا اوش بخوي نسيبوي استنى تبيرم لا دوريكاني ويشتاها بلام ألي ديسمبر تاعهم كتو كفرصة شي باشا أو تاوانا قيزونا بهيوام برسيلو أي حفتة بيت أخد راسي كان بعض بكات لو نسيني أو برادري أو بيشمرقي هاوري بهيزي عليه ريبوار تاوشين بيشمرقي زور قارمانو تيكو شربو وابو يعني كسشي جوان بو تيكو ولا ما عليك بو روجك لقرجنك تنسيقه كان درون در دوای معوی چی زور جنگان های بدری دبی پیاوسری دبیتن در دوای معوی چی زور توشی دبین لشفینک دلی و جنا بزورم لیدرای تکابرای لگاو پیش مگه تنسیق کردی لو خوان حزیان یکتر کردی و کو هموش تکان دیار دشی جوان نبود بلام
يتركك عشق واعي زاري واهيا يعني همو حدود مرا كانش دبزيني براسي وأوجنا بزور من يدري وكيف يمدك نعت يو أو ربارة قلتي من اسمها إيرانيان هندران وهي خيانة النكردية مجرد ولا جو جنيه لخم أو ما مسافات صارش بيدري نعمر ورا من الصلح اللو لك الصلح اللي جمالي وأنا بودا كم خشكش خدوا عقل عشائري كردواري أو كاتي تقول أورا أشتانا كمان يقدرين دبيلو هشتا كم قرينه لو تسلو دو صار لما وبر هرسنا قيادة كوملا زور عشائر بوا يعني قيادة عشائر بزور برجنا يعني أو نبو بازي دابيان قران كاريك العقل جنون كومل جاي كردي بكاوي شكل فراغ هرق وركاني خدي حركة كومل رنزراني كردستان بوا هيز مودرن تشيل بران برجن بينا بوا وكومو هذا كان يتركونه برس بوا يعني لقراوي هذا شخوان بماركسي بوا لأسر دني ومدي بيشكو توازي بوا وكسشي زور لقريان بوا بلام نه تاني ده پیش مرگ بکنش او بکن یه شکل باشای کنی کاملا رنزران کم بله ماورم اما زور زار بیجدانی دکن کاملا رنزران رخراوش زور شورش جروتیک و شروع قربانی داره به خوانی چندین هزار شهیده نمونه کسی جوان بگریان دکت نمونه همون منزیجی کاملا ثقافت شی گوری بدن انسان ده به ریز بگیری لو تاریخه بلام باش شکل او قیادیان نمونه کسی خائن بونه نمونه کسی دروزنو دروبنا نبینی فریدون و سالار و حتی نشیرو مصطفاش بپی هندگ لو اوانو ملا بختیار و يعني زور به هر زوری او قیادانه آوابونه او کسایتی بونه کسایتیک اصیل بیت وکو انا هزیل نابیتن من تیروش زوری سالار عزیزم لایا فریدونش پیز ناکه باز بکری بس برواب که اونده اصل سالار پیاو پی ایبه باز بکات أو ده عاس نزمة وزقلوا مدعو السناي إصلاك قيادة بارتي ده كان أو سي قيادية ملعب اختيار وجار الجار كيتيلي عجار شكرين بجار والله ده هذا زي قبل بارحال ريبوار كدواء هو لقوا جنيه تنسيق كورول رجك مصطفى ده جندك ده عم بينو دواء سن مانجا كتسنده تريبوار على كاكا وموضوع كأوا أبو أمه خيانة من الشورش كده نا أوش أوجنا بزور من ده يتبدري دليل مصطفى تصورش دري ورم مرة لقد ما ببيش مرجع أم صلحت له دك الشاعر يتكرر كش دري بحش معلم ناس ما إيران وأوروبا يتلمعوا يقلقي خوان ده من ده ورجك مصطفى تصورش بيدري بقى أوجنا يعني همو بيش مرجع كان بارح البلد قال ما النبي اللي تزوله خوشني بينيرنو مالي لمال بيو ده أودتي صلح كله دكين يتقز مكاني أو بدري كشنا كان هاي بدري بوا تماني هجروا له بالصالة بوا كش ما كشر بلو تمانان صار في الصالة وجورتر بوا دي بنوا والله دواي ما بيك بدري قل باران تكري لكاتك لس الشرف في مصطفى تصاورش خوان تسليم كرديا ومصطفى تصاورش مسؤولي هذي قرداغ بوا على دواي أو تسينو جندكي خاوية وابزانم أو جندي خاوية يعني أو جنديك أو باسيدك والله رجك أو ربوار إنك بتشبيش مرجش دقرنا دارش دي بس نوا مصطفى تصورش ورقيك بناوي نشيجوا مصطفى دخلين تو درب بالريالي شور شو قيادة أو خيانة بكاتن أو ساواني بكاو نازم تسبكاو عشق بكالنا وجاني بيش مرجعاتي يقول له باران دكرسي يقول له ديكوش تخوا يعني حمل الريكو ملاياتي برنسيبه حمل الروي پروردهی کاملا رنزرانی کردستان که او هم دروش متعنقرد تو او تاوانا بعد بینی ست لا دمینیتن يعني حسب ناكري او قيادة كوملا او بناوي هاو ريباهز بناوي نوشيروان دري وتارك خوين درايتوا بريارك خوين درايتوا وانا بين السخط هاو ريان اوشتانا دبيلي در كام بدين امن درقادا كموا بلام مرزنية وشتاني امن درليم همو الراس بيت مرزنية مسر بيواندي دا كام بالرواب كان حجنو سعد وقت مكشتيا بوشتانا لقى دوسيه كسي قندك يقسم كرديا لقى خلشي أما خلكش روشنبيليان هي لأوروبا قسم كرديا سنتيك ساكم خندي توا أوجا بهيواش ممكن كريم هم كوريبا إثبتوا عنين زياتر بدواتهم بكين وبيوندي لقى بكين يعني أم بيوندي يعني لقى لكم أو بس تلفون هبيتكم
فيسبوك وشتيواله بحكم قدوكس برادر نبي هندا والنابتن بابا هل بدريتو تاوان الريوار وبدري السكوجا قيادة كتوكرك حزليك تريده كان لا شاخصون ده بيوابك وجه دو إنساني بريء دو عاشق دو وتسدين مزاد رسك همو ما اندازانين لهيز قندق نبو كومالك برپرسي ساقيت دزريجيود وشهوة بازي لك جنان نكن لقندق كان تسدين مزاده وده كان عشق نابي أو دزريجي لشاخ كرا برواب كان جاشا كان ناكرتيا والله برادري واهبو بيش ما قبل دقوت يعني لهمو قندا كان دقول لهمو قندا كان أو أنا وكري خويا أنا هبوا تشقلان باش ناكرديا تندين كسيان باكوشتن دا بياوكانيان باكوشتن دا ووا إذا تومتشيانو دروس كردن نازم أو نمونم جراوة يعني نا يكدو زار أو فيديو متنزل كرتوا يعني لو رجعنا قبل هذا باسم كده لكن مش شرينا وخو كسك دس شوان دست مالي كابراتشي لقرشنا كعلاقة دي كابرا بس هذا تناوري بيكوشة بر مسؤولة شيء قوري عسكرية هر بيدا قريبة برد رايبني وده بدري بكا ودواي دوروجي كابرا إذا قريت المسؤولة عسكرية كده تخط معي لي بارتي نيو مردي دكا فقيرة تستقش خشنا كشي يعني أنا ما بيشرف فينا بشك من كود لما نيوني همو بيش ما جاي قوابي همو حزب قوابي يعني أو بوجدانية زور بيش ما جاي نموني كستيك وشربنا بلان بهيوام أواني بجدار بونا لوا تا سخيفترين وساقطين كزدالن شيخ زعفر أو دوري أو ديدتي أو خيانته أو شهوة بازي أو لشاق كبدي بيوين أبوه هاوريان من لكوتاي هر أو ضلم أوانا كومالك تاوانا باسم كرديا درجة ذكريته من أوانا شمبي جرينجا هر أواني بلين دزي أو نا تاواني كون شان لي هالبدريته أو تاوانا كونا كان لما لا مصطفى لشستكان أو لا مكتب سياسية جدي زلالي كون هالبدرابة استنان دويرة أو هالبكل أخلك بويربن بيش ما كونا كان خلتي وشيار أبي أجاي لورو داوانا يا وجدان تنها بلا برانبر أو خلقاني نانيان دايني دواي أو دزريج كرا سرجنو من دالا كان يعني تاواني أو مسؤولانا بوجدانه وبلان بوجدانه دور لقين شكو تاريخ باقين نانسري بعاطفيتش نانسري باز بكن روحهم بكسمة كان أواني أو جنو من دالو أو خلشي أو قنداني دو شورشيان پروردكت نانو درجاي شرف وناموس خوانه وبيشمرقانه ذكرده وبشكل مسؤول كان آوا بروشتانه معاملان لقريان كرتيا من عامادم هتستاوانك ببلغه وبوجدانه تو الشر مزاريمنا بدروزن دربتنسكو يعني شرقين بأيما نكري من ملاني الشخصي عامادم اشتاك راستي بدنا من اقام باسم نكر لسر هر حزب مسؤولية قدت بهر حالو ميشوا بنويسينوا لو نوكاني جاهتو مسؤولية كان بزانن جيان هردوين نبو او روشنية كبالا دستن سباشا كاتش خوش